بە پێچەوانەی ئەوەی کە ئەحزابی ناسیۆنالیستی هەوڵیاندا بە تایبەتی بە دوای کۆبوونەوە ئابڕوچووەکەی هەولێر و نەقشێکە پارتی لەم مەسەلەیە جێڕای بەوەی کە هەوڵ بە هەرچی زیاتر ئەویش لە پاڵ ئەمریکا و تۆمبارەکە فشار بخاتە سەر هەسەدە هەچۆنێ بووە بە هەندێک ئیمتیاز ملبا بەو ڕێکەوتنە ئەمنی و سیاسی کە سەپا زۆر هەوڵیاندا ئەم خۆپیشاندان و ناڕەزایەتیانە بە ڕەنگی ناسیۆنالیزم و بە ڕەنگی بەرژەوەندی ئەحزابەکانی خۆیان و لە ژێر پەرچەمی ڕابەری کوردستان و کورد و کوردایەتیان ڕەنکەن بەڵام من پێم وایە هاتنە مەیدانی ئەو شەپۆلە و ئەو ڕق و تووڕەیی کە خەڵکی کوردستان چ لە دەرەوە چ لە شارەکانی کوردستانی عێراق چ لە سووریا لە تورکیا لە سووریا خۆی هاتە مەیدان بەرئەنجامی ئەوەیە کە خەڵکی کوردستان بەگشتی پێیان بەو زوڵم و ستەم و ماڵوێران و کاولکاریە بردووە لە بۆ هوشیاریە گەیشتون کە دەوڵەتانی مرکزی هیچ کاتێ نایانەوێت قەزەی کورد وەستەمی کورد بە ڕێگایەکی سیاسی و مەدەنی و مۆدێرن چارەسەرکەن بەڵکو هەمیشە دەیانەوێت ئەم قەزیەیە ئەم ستەم و کێشەیە بەسەر خەڵکی کوردستان نێوبەندی بێڵنەوە و لە هەر هەلو مەرجێکە ئاڵوگۆڕی بەسەرا بێن و بەکاری بێن بۆ ڕێخستنی هاوکێشەی سیاسی خۆیان لە بەرامبەر ئەحزابە ناسیۆنالیستە کوردەکاندا من پێم وایە سەرێکی تریش ئەوەیە کە خەڵکی کوردستان ئەو تاوان و زوڵم و مەئساتەی کە خۆیان لە بەرامبەر دەوڵەتی بەعس و مەلاکانی ئێران و فاشیزمی ئۆردوغانە بینیویانە بۆ هەست و ڕوحیەتەوە پشتیوانی خەڵکی کوردستانی سووریایان کرد بە تایبەتی کە مقاومەتی ئەوان لە کوبانیەوە بەرامبەر بە دەوڵەتێکی بەدەسەڵاتێکی تیرۆریستی ئیسلامی کاتۆتە سەرکار بە پشتیوانی ئەمریکا و دەوڵەتانی ناوچەکە ئەمە ئەو هێز و توانایی یاکە یەکیان خا و پشتیوانیان کە لایەکی تریشەوە ئەو داوا و مەسائلانی کە لە ڕابردووە هەسەدە مەترەحی کرد لە مەسەلەی داکۆچی لە ژنان لە خۆبەڕێوەبردن لە دەخاڵەتی ئاستێک لە خەڵک لەوەی کە ژنان چەکدارن ئەمانە ئەو سیما و هیمایەیە کە لە زیهنی خەڵکی بەشەکانی کوردستانە جێکەوتووە و ئەمە بووە مای سەرچاوی ئەو هاتنە مەیدانەیە یەکگرتووە نەک ئەوەی کە خەڵک بۆ دیفاع لە پشتیوانی ڕۆڵی مەسعود بەرزانی لە دانووسانەکان بوو بێ چونکە ئەوان ئەزانن خەڵکی کوردستان بە ئێسک و پروسکەوە 30 ساڵ ئەزان لە ژێرسایی دەسەڵاتی کوردایەتیا چیان لێکراوە ئەزان کە ناسیۆنالیزم هیچ بەرنامە و گۆڕانکاریەک بە قازانجی خەڵک پێک ناهێنێ جگەلەوەی کە گیرفانی کۆمپانیەکانی دەسەڵات و سەرمایەداران و دەوڵەمەندان پڕکەن بۆ ئێمە پێم وایە ئەوە خاڵێکی جۆهر و پرشنگدارە لەو خۆپیشاندانانەیە کە دەبێت لە بەرچاو بژیرێ و نەچێتە ژێر تەپ و تۆزی تەبلیغات و پروپاگەندەی ناسیۆنالیستانە و نەتەوەچێتی ئەحزابەکانەوە